زين برزقراين ولاتان لبرجي دومي بودكاستي ديمان وزور سباسي ام سنترا كامبو سبونسر كدني معي فاتانا و بۆ بەرهەمەکانی ئەپڵەتوانن سەردانی ئەم سنتەر بکەن و زۆر بەخێراتنی کاک ئارمانەکەم سپاس بەخێر بێ زۆر سپاس زۆر سپاس کاک ئارمان گەنجێکی لێ هاتووە گەنجێکی زۆر سەرکەوتووە لە بواری ڕاپە ینی زۆر زارەوە ئەبووە هین لە مێشک ماموو بەشەوە چۆن ڕاپیان بۆ دێ دوای بۆم دەرکەوتوە بەندەکەی خۆمان هەیە مەسەرەن دانیشی بەندت بۆ دێ ڕاپەکەشت بۆ دێ و شتێکی تر کاک ئارمان جێشانازیەوە کە یەکێکە لە کوردستانە توان بڵێم خاوەنی ڕێکۆردی ئەوەیە کە خێراترین ڕاپ لە ینی خێراترین وشە لە زاریا دێتە دەرێ لە کاتی ڕاپوتن ئەوەش بێگومان بە کەس ناوەترێ بەخوا من خۆمی لێ نادەم بەخۆ ئەوە بە خێرایی ئەو هەموو وشەیە ئەڵێن بەسەری زۆر ئەشتوانە دووبارەیکەنەوە ئینگلیزی تێکەڵەکەنەوەوانم کاک ئارمان سەرەتا خۆت بناسێنە بۆ بینەران. من ناوم ئارمان ئەوە لە ڕاپەکانم ناسراوم بە ئاروبی واتە ناسناوم ئاروبیە لە ساڵی 2012 دەستم کردووە بە نووسینی ڕاپ و دروستکردنی ڕاپوانە تەمەنم ئێستا 25 ساڵەوە لە هەولێرەژیم تەمەن درێژبی ئەی چەند بەرهەمەتەیە کاک ئارمان بەخوا نازانم بە زۆر بەرهەمم ئەزانی چۆنە من لە بەرهەم زۆریان نازانێت چەند من زۆر ڕیکۆرد دەکەم من دایما لەو کەسانە نەبووم هەر لە مناڵیەوە تا کۆمڕۆژ لەو کەسانە نەبووم کە مەسەلەن ئەگەر ئازارێکم لە دڵابیان مشکلەیەکم هەبەیان دڵم تون بەهۆی چەنۆکارێکە قەت لەو کەسانە نەبوومە کە بڕۆم لای کەسێکی تر دانیشم باسی دەردەکانی خۆم بکەم یان بڵێم ئەو خەفەتەم هەیە هەمووی دێناوتە ناو ڕاپەکانی خۆت هەمووی بەس ئەنووس هەموو ڕۆژ شتێکی نوێ ئەنووسم هەموو ڕۆژ شتێک ڕکۆرد دەکەم هەر بەردەوام لەگەڵی ترنا زۆر شتم ڕکۆرد کردووە بڵاویشم نەکردوێتەوە ینی لە بەرنامەشمان نیە بڵاوی کەمەوە بەڵامی تر زۆر ڕیکۆردم کردووە نازام لێم تێک چوە چەند بەرهەمەوە بزابێت کاک ئارۆ بڵێم ئارۆیان ئارمان بەخوا ئەگەر منتەوێ پێم بڵێ ئارمان ئەگەر منی ڕاپەرەکەتەوێ بڵێ ئاروان کاکە ئارمان وەکو ئەوەی بیسی بێتم چیرۆکێکەیە کە ڕەشپێستەکان کات خۆی لەبەر ژێردەستەی کە ڕەگەزپەرستی لەلایەن سپی پێستەکانەوە کۆمەڵێک ئازار و نەهامەتیە بۆ لە ناخیانە نەیانتوانیەوە بە خۆپیشاندان و تۆنەڵی حکمی دەسەڵاتی خۆیان بیسەپێنن ناچار بوونە بە ڕاپ ئەویان کردووە جامێت تۆ باسێکی زیاتری ئەوەم بۆ بکەی کە ئایا ڕاپ لەکوێ سەری هەڵداوە چۆن ئێستا گەیشتۆتە ئەو ڕاپەی ئێستا ڕاپ ساڵی 1970ەکان لە ئەمریکاوە سەری هەڵداوە ئەو کاتێککە ڕەشپێستەکان لەژێر کاریگەری ڕەگەزپەرستی بوون و لە ژێر کارگەری ڕەگەزپەرستی پێپەستەکان بوونە چەند ڕاپەرێک یان چەند کەسێک لە ناو خۆپیشاندانە هەڵەستن بە دروستکردنی ئەم جانڕایکە ئێستا زۆر باو جانڕای ڕقم یەکە لە هەموو وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکاشەوە تا بڵێ هیپاپ ئێستا ڕقم یەکە یعنی بەسەر جانڕای جاک و ئەوە جاز و ببوورە جاز و R&B ئەوانەوە سەرکەوتووە زۆر ڕاپ بەوە دەستی پێکرد کە ئەم ڕەشپێستانە مافی خۆیان نەویست داوای مافی خۆیان نەکرد و بۆیش ئاوایان نەکرد ینی ژێر دەستنین تا ئێستاش ڕاپەرەکانی تر کە ڕاپەرەکانی تر کۆنسەرتەکان سیرکەی هەموو جمهورەکە ئاواکان هەموو خۆشیانەر ئاوا ڕاپڵن لەوەوە هاتووە ئیتر ڕەشپێستەکان لە 1970ەوە دەستیان پێکرد و داوای مافی خۆیان ئەکرد و بە شێوازێک کە جیاوازی هیپاپ چییە لەگەڵ جانڕایەکانی تر یەک شتی هەیە کە جیاوازیەکە لە هەموو جانڕایەکانی تر ئەویش ئەوەیە لە هیپاپە ئازادی ئۆکەی یعنی هیچ قانونێک نییە ڕاد بگرێت لە هیپاپ بۆیش خۆشمویست حڕی عاشقی ڕاپ بووم لەبەرەوەی ئەتوانی هەر شتێک بنووسی و بێڵێ سانسۆرت نییە ئەتوانی بۆ گوێرە تێ داوای مافی خۆت بکەیت تێگەی لەوانێ من ئێستا بتوانم لەنێو ڕاپە هەندێک وشە بەکاربێنم هەندێشت بکەم کاگەر بێت وەکو گۆرانی بێژ بیکەم ئەوا دەرناسێ ینی ئەوە نابێت یەک ناگرێتەوە تر ئەوە